نوری نەمر بڵاوبوونەوەی زانست لە فەرمودەیەکی قودسیدا هاتووە کە خوای باڵادەست دەفەرموێ أبث العلم في آخر الزمان حتى يعلمه الرجل والمرأة والعبد والحر والصغير والكبير. لا آخر زمان دا بجورك زانست و زانیاری بڵاو دەکەمەوە تا ئەوەی هەرچی پیا و ژن کۆی لەو ئازاد بچووک و گەورە هەیە فێری دەبن. سەرجەمچین و پێکاتە جیاوازەکانی کۆمەلگا لە ناوەندەکانی فێربووندا سەرگەرمی بەدەستێنانی زانست دەبن بە جۆرێک هەروەک بڵێ دەکەونە پێش بڕچێکردنی یەکتری لەم بوارەدا. کردنەوەی ئەو هەموو خوێندنگە و بنیادنانی ئەو هەموو زانکۆ و تەرخانکردن و بەگشتیکردنی هۆکارەکانی بەدەستێنانی زانیاری و پەیوەندی لەسەر ئاستی جیهان بۆ ئەم بوارە ئەوە دەردەخات کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەم فەرمایشتەیدا کە لە پەروەردیگاریەوە دەیگێڕێتەوە ئاماژە بۆ سەردەمی زانست و زانیاری دەکات. پێشکەوتنەکانیش لەم بوارەدا وتەکانی سەروەرمان پشتڕاز دەکەنەوە وەک بڵێ زمان حاڵی هەر ناوەندێکی زانستی بریتی بێلا ئەی پێغەمبەری خوا تۆ گفتار دروستیت. جا کاتێک زانست دەخرێتەوە سەر ڕێچکە ڕەسەنەکەی خۆی زانستەکان هەر خۆیان ئەم گەواهیە دەدەن. هەڵهاتن لە قورئان. هەروەها پێغەمبەری ئازیزمان درودی خوای لێ بێ لە فەرمودەیەکی تردا کە دەق هەودەق بەسەر واقعی ئەمڕۆماندا دەچەسپێت دەفەرموێ لا تقوم الساعة حتى يجعل كتاب الله عارا ويكون الإسلام غريبا. قیامەت هەڵناسێت تا قورئان نەبێتە مای شەرم و نەنگی بۆ هەڵگرانی و ئیسلامیش غەریب و نامۆ نابێتەوە. لە کاتێکدا کافر بە ئاشکرا کوفرەکەی ڕادەگەیەنێت کەچی مسلمانان وەک ئەوەی مسلمانیەتەکەی مای شەرمەزاری بێت بە شەرم و دڵە ڕاوچیەوە باسی لێوە دەکا لە بەرامبەر بانگەشەی ئاشکرای ئەوانیشدا بۆ بیر و ڕاو بڵاوکراوەکانیان لە پاس و فڕۆکە و جێگاکانی تردا کەچی مسلمانان ناتوانن تەنانەت قورئانەکانیشیان بکەنەوە بیخوێننەوە. دەکەونە ژێر فشارێکی دەرونی ئەوتەوە کە ئەگەر لە ڕواڵەتیشدا هیچ یاساغێک نەبێت کەچی لە ژێر کاریگەری ئەو پەستانەدا هەست بە شەرم و تەریقی دەکەن و ئەوە دەشارنەوە کە لایەنگری قورئانن. جا ئایا ئێستا ئیمکانی نکۆڵیکردنی ئەم ڕاستیە لە توانادایە؟ مەگەر ئەمە یەکێک نییە لەو نەهامەتیانەی کە مسلمانانی ئەمڕۆ جیرۆ دەیبوون؟ مەگەر ئیسلام بە هەموو شتێکیەوە غەریب نەبووە؟ جا بالێرەدا دەست لە وێناکردنی ئەم ڕەوشە ناسۆرەمان هەڵبگرین کە مایەی بەزەیی پێداهاتنەوەیە. بەڵێ پێغەمبەری خوا چەندین سەدە بەر لە ڕوودانی بەو شێوەیەش کە ڕوودەدەن هەواڵی سەرجەم ئەو ڕووداوانەی ڕاگەیاندووە. اینجا کەوادەی ڕوودانیان دێتە پێش بەو جۆرەی هەواڵیان دراوە بگرە بە بچووکترین وردەکاریەکانیشیانەوە دەردەکەون و تەزدیقی پێغەمبەری نازدار دەکەن. جاییتر نازانم هەموو ئەمانە بەس نین بۆ ئەوەی بگەڕینەوە و سەر لە نوێ بەیعەت بەو زاتە بدەینەوە؟ چەمکی کات پێغەمبەری سەروەرمان صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکی تردا لەو شوێنەدا کە وەک یەکێک لە نیشانەکانی قیامەت باز لەوە دەکات کە قورئان دەبێتە مایەی شەرم بەردەوام دەبێ و دەفەرموێ قیامەت هەڵناسێ هەتا لە یەکتر نزیک بوونەوە و هاتنەوە یەک لە کات و دووریەکاندا ڕوونەدات. وشەی تەقارب کە لە دەقەکەدا هاتووە بەواتای نزیک بوونەوەی دوو شت دێت لە یەکتری. جا بەم شێوازە دەربڕینە پێغەمبەری خوا لەلایەکەوە ئاماژە دەکات بۆ ڕێژەیی بوونی کات و لەلایەکی تریشەوە ئەوەمان تێدەگەیەنێ کە دەتوانرێت لە ماوەیەکی زەمەنی کورتدا ئەو کارانە ئەنجام بدرێن کە لەو سەردەمانەدا کاتێکی زۆری خایاندووە. ئیتر ئەو ڕاستیە کە گشتکایەکانی ژیان بەهۆی شۆڕشی پیشەسازی و تەکنەلۆژیاوە هەنگاویان ناوەتە چاخی خێراییەوە لەو بابەتە بەدیهێنانەیە کە تەنانەت منداڵیش فامی دەکەن. جا هەروەک چۆن لە فەرمودە پیرۆزەکەدا تیشە خراوەتە سەر ئەم ڕاستیە هەر بەو جۆرەش ئاماژە بە هۆکارە خێراکانی گواستنەوە و گەیاندنی ئەمڕۆ کراوە کە دووریەکانیان بە تەواوی کورت کردوێتەوە. هەروەها لە فەرمودەکەدا پەنجە خراوەتە سەر بابەتێک کە پسپۆڕانی بواری گەردونزانی و فیزیایی گەردونی تێی دەگەن. گۆی زەوی بە تێپەڕبوونی کات شێوەیەکی هێلکەیی وەردەگرێت. ئەم گۆڕانکاریە کاریگەری لەسەر کاتیش دەبێت. ئیتر بێ ئەوەی هەستی پێ بکەین ساعاتەکانمان هەروەک چۆن ڕەوشی جیهانیش دەکەونە ژێر کاریگەری ئەم گۆڕانکاریەوە. بە تێگەیشتنی من ئەم فەرمودەیە ڕوویەکی تریشی هەیە کە ئەمەیە کاتبوونێکی گوێرەیی هەیە بەڵام لەگەڵ ئەوەشدا لە هەر جێگایەکدا بێت کات هەر کاتە. بۆ نمونە ئەگەر بچین بۆ کەلووی گاجووت و لەوێشەوە تەماشای تەمێکی گێردونی بکەین کە 40 ملیۆن ساڵی ڕووناچی لێمانەوە دوورە و بە خێرایی 150,000 کیلۆمەتر لە چرکەیەکدا لێمان دوور دەکەوێتەوە
ئەوە چەند کاتێکی زۆر جیاواز و جۆراوجۆر دەبینی. جا ئەم یەکەیە لە تەمێکی گردردونی دیکەشدا کە بە نیوەی خێرایی ڕووناچی لە دوورکەوتنەوەدا بێ هەر بە پێوەرێکی کاتی دادەنرێ. بەڕەچاوکردنی ڕێژەکان بۆ ئەوانەی لە ئاستە نزمەکانی تریشدان هەر هەمان شتە. بەڵێ خۆ ئەگەر ڕۆژێک بێت و مرۆڤ ئەو توانایی هەبێت کە بچێتە دەرەوەی کۆمەڵی خۆر، ئەوە پێدەچێ ئەو تێگەیشتنەی کە ئێستا هەیەی لە مەڕچەمکی کات بە تەواوی سەرەوژێر بێتەوە. ئەوە تا بە دوو وشەی ڕاز ئامێز و ئەفسوناوی کە تەقارب زەمانە پێغەمبەری سەروەرمان بە یەکجاری ئاماژە بە چەمکی کات و چەندەها پێوەری زەمەنی تر دەدا کە لە پاش ڕۆژدا دێنە ڕێمان. جا ئێستا دەپرسین ئایا دەکرێت ئەم وتانە وتەی مرۆڤ بن؟ داخۆ غەیری ئەو زاتە کە زەمان و مەکان لە دەستی قودرەتیدا هەڵدەسوڕێنێ چی تر دەتوانێت ئەم حەقیقەتانە بزانێت؟ تکا دەکەم ئایا ئەمانە شتانێکن کە کەسێکی نەخوێندەوار لە سەردەمێکی پڕ لە نەخوێندەواریدا بیانزانێ؟ هەڵبەتە نەخێر، بەڵکو خوای تەبارەک و تەعالا هەموو ئەم شتانەی فێر کردووە. ئیتر ئەو سەروەرەش تەنها ئەو شتانەی ڕاگەیاندووە کە پەروەردیگاری فێری کردووە. ڕۆژ و مانگ و ساڵ و سەدەکان یەک لە دوای یەک دێن و دەڕۆن. زانست و تەکنەلۆژیاش بە چەندین هەنگاوی زەبەلاح لە پێشڕەویدایە. کاتێکیش دەگەنە دوا ئامانج ئەو ڕاستیانەیان بۆ دەردەکەوێ کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێش چەندین سەدا بینی و نیو لەبارەیانەوە دواوە. ئیدی بابای زاناش سەرسامی خۆی پێ ناشاردێتەوە و لە ناخی دڵەوە دەڵێت ئەی پێغەمبەری خوا تۆ بۆ خۆت خودی ڕاستگۆیی. نوری نەمر